جوڵانەوەی بیدایە یەکێکە لەو جوڵانەوانەی کە سەر بە دەوڵەتی یاسایە، گەورەترین فراکسیۆنە لە نێو چارچەوەی هەماهنگی. ئەندامێکی مەکتەبی سیاسی جوڵانەوە کە دەڵێ ئەو گۆڕانکاریانە لەلایەن چەند پەرلەمانتارێکەوە لە بوجە کراوە دژی کارنامەی کابینەی محەممەد شیع سوودانیە. گۆڕانکاری لە مادەی 13 و 14 بودجە دژی ڕێکەوتنەکان و دژی کارنامەی حکوومەتیشە، چونکە هەردوو حکوومەتی هەرێم و فیدرال پێشتر ڕێکەوتون، ناکرێت هەندێک لایەن بیکەن بە پڕۆپاگەندەی سیاسی خۆیان. لەبەرەوە هەر گۆڕانکاریەکە دەکرێت زیان بە کابینەی حکوومەت دەگەێنێت. کارنامەی وزاری حکوومەتی عێراق لە 24 خاڵ پێک دێت و هەموو لایەنەکانی ناو هاوپەیمانێتی ئیدارەتی دەوڵات پەسەندیان کردووە کە تێیدا ئاماژە با چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەردوو حکوومەتی هەرێمی کوردستان و عێراق دەکات لە پرسە جیاوازەکاندا. بەڕای چاودێرانی سیاسی لادان لە کارنامە و پامبەند نەبوون بە ڕێکەوتنەکان گەڕانەوەیە بۆ خاڵی سەرەتا. پێشێلکردنی هەر ڕێکەوتنێکی سیاسی دەبێتە هۆی زیادکردنی کێشە سیاسیەکان و عێراق دەگەڕێنێتەوە بۆ خاڵی سەرەتا. هەرێمی کوردستان بە شێوەیەکی یاسایی و دەستوری ڕێکەوتنی کردووە و بەڕای من دەبێت لایەنەکانی دیکەش بۆ دەستور یاسا بگەڕێنەوە و کێشەکان چارەسەر بکەن. يغنينا عن الكثير خاصة مشكلة النفط والغاز. هەندێک لایەن بێگوێدان بە ڕێکەوتنە سیاسی و کارنامەی حکوومەت کار دەکەن بۆ تێکدانی کەش و هەوا ئەرێنیەکەی نێوان هەردوو حکوومەتی هەرێمی کوردستان و عێراق. شارەزایان دەڵێن گۆڕینی هەر مادەیەک لە بودجە کێشە سیاسیەکان گەورەتر دەکات و دژی کابینە وزارەکەی محەممەد شیع سوودانیە. ئاکان فەهمی کوردستان 24 بەغدە.